الو كاغا چونی تاو كم يتوكوي باش برا ساعتت تاو كمي کاگەی خبرێکمان لەسەرێوە پێگەشتێ وتم بزانم لە زاری خۆتەوە دوای ئەوە بڵێن وەڵایی ناڕاستە من ناو قادر نادرا باش كا قادر نادر تاشي سپاس ڕێستێ کاگەی وەزۆتە هەفتاوان باشی وەڵا باش کاگەی تاکە گویا لەو چەند ڕۆژەی ڕابردوودا لیوای هەفت و هەشت سەر بە ئێوێ وایە نە هەفت و سێ ڕێ مەعاشتان نەدایتە ئەو خەڵکانەی کە هەویان نەبردیە برم بەڵگەیان نەهینایە بە ڤیددیۆیان بە ڕسم کە دەنجیاندا لە انتخاباتی پێشوو تا چەند ڕاستە ئەو شتە وەڵڵا شتە ڕاست نییە یەک دوو مەسەرەن کابرا کە پێشمەرگەی لە کرێمە خۆ دەبی کارتی دەنگدانی هەبی بچی دەنگ بدە وایە یان نا ئێقەی ناکە دەنگ بدا بەس ئەو ئازادە دەنگ بدات بە چێ نییە دەزانی چۆنە کاکە مەسەرەن ئەوانەی لە کرێمە ئەوانە کابرا دەبی کارتی دەنگدان هەبی یەک لە پێش هەموو شتێک ئێستاکە ئەوەی دێتاین دەبی ئەوەی لە لای خۆمانە مەسەرەن کابرا دەبی کارتی دەنگدانی هەبی ئەو جا یان ڕەوی دەستی دەنگ دەداتە پاسۆک هیچ مشکلە نییە لە کرێمە بەس دەبی کارتی دەنگدانەکەی هەبی بەس ئێوە داواتان لێکردی پێم ببێنن بۆ ئەوی بزان دەنگتان بە چێدایە یعنی خەڵکەوە دامان کاگەی لێرە خەڵک لە هەموو دنیا ئازادە دەستە دەنگدان ناسە دەنگدان ناتوان ئەنگۆ ئجباری بکەن بڵێن ئێڵە دەی بچێت دەنگدان و لە دەنگدان بچی دەنگ بەو دووری کادیرەی ئێمە بدەیت ناوەڵە شتیوالە نەبەزەوەی کارتی دەنگدانی نەبی دەبی بچی کارتی دەنگدانی بینی و تەواو هەر ئەوەیە غنایتی دی لەگۆڕێت بەس لۆ معاشیان بەس لۆ معاشیان نادەنێ یعنی ئەوە لەسەر باشە تو ئێستا لە دائیرەشی ئیش دەکەی لە دائیرەشی دەکرێت نفوست نەبی جنسی عێراقیت نەبی کارتی دەنگدانێت نەبی بابا دەبێت تەبیعیە خەڵکە بڕوای بە دەنگدان دەبێ معاشی ماڵ و منداڵی دەستکەی کاگەیوب کاکە معاش عێدز نەکرایە ئەوەی گوتیەوە ڕاست نیە لەوەی تاکید بە ئەدی لۆ معاشتان نەداینێ لۆ معاشتان نەدایتە ئەو دوو لیوایی یەک ناوم پێ برێ کە معاشی نەدرابی و ئەوانە دوو ئەوانەی لەوێن دەنێکەنە ئەوە هەموو بووتە حکومی ئەوە وەزارەتە داوای کارتی دەنگدان لێ دەکات داوای نفوس لێ دەکات نسی عێراقی بەس کارتی دەنگدان ڕەبتی بە معاشی نییە کاک بیان برێن ئێڵە دەبی بینن یعنی خەڵک ئازادە هەتا بستە دەنگدان تو بە خۆت دەڵێ دەبی کاگەیب کاکە جێمرێ ئەمریک پرسیاوە تەلەفۆن ئەمریک پرسیار لە تو دەکەم بەڵێ لە دەنابێت ئەتو لەلای من پێشمەرگەی کاکە دەکرێت و بسی ئیشەشی قۆڕ بکەی کەتنەچی بکەی نەزانم معلوماتی تو چییە لە کرێ من ئەتو باش کاگەی بە قوربان ئەوە دەکرێت جە لێمە برا ئەوە جنسی عێراقی هەیە برا ئەلۆ کاگەی وێک دەقە تەلەفۆن لۆ دەکەمەوە باشترە بۆ مشکلەی نەخسەرکە ئاخر دەنگ خراپە لۆ خەڵک خراپە برا هەر کارتی دەنگدان نییە 50 هەویەک کە هەیە ئەوە یەک دوو ئەنگۆ ناتوانن داوای کارتی دەنگدان یعنی هەتا کەنجی نێواز لە پێشمەرگە نایەنن دەبی ئێڵە دەنگ بە جەماوەری مەبدا و بچنە دەنگدان و دەنگ بدەنەوە ئەوە ماف ئەلۆ یەک دەقە بۆت دەکەینەوە لۆی دەکەینەوە برادران بە ئەو مۆزوعەیەک لا بکەینەوە کاگەیوب برا دەزانی چۆنە یەک ئێستا کەم لێ ڕاستە مەسئولیە و دیلیوایمە بەس کە وەزارەت فەرماندەی داوای شتێک لێ دەکەم مەجبوری بیان دەیە تێدەگەی لێم بەس هەموو پێشمەرگەکان هەیتان بەس هەندێکێ نیتی هەندێکێ هەویەی نییە هەندێکێ جنسی عێراقی نییە نفوسی نیە دەبی ئەو شتانەیە بیتن بەس تخوا کاگەی با تێکدر بگەن ئەنگۆ کە معاشتان نەدایە یان ئەوە بی لەسەر ئەو ئەساسەیە هیچ شتەکی پێ نییە یان داوای کارتی دەنگدانتان کردێ لێی نا ئەوە مەسەر دووسێ ناوە هەیە نفوسی هەویەی ساقی نفوسی نییە هەیە ساقی
ئەوە نیە فۆرمی بایعین نییە ئەو شتانە هەیە کاری دەنگدانێ نییە کابرا کە دێ لە کلات و معاشەکەی وەردەگرێ معقول بابێ لە خۆی دەنگەکەی بابێ بسووتێنی تێدەگەی لێم دەبی کاتی دەنگدانەکەی هەبیتن بەس کاگی ئەیب ئەوەش مافە یعنی ناتوانن ئەنگۆ جباری بکەن ئەڵە دەبی کارتی دەنگدانی هەبی چکو ئەوە دیارە یعنی ئەمرە لەکرا من ئەوە لەسەرەوەی منە دەتانی قسە لەگەر وەزیری پێشمەرگە بکەیت لەگەر مەسئولی هێزەکانی عەفتا بکەیت برێکاکە ئەو بڕیارە چییە مەسەلەن یعنی ئەوە باشە کاک ئەیب ئەوە زۆر باشە یعنی ئەو بڕیارە هەر ئەو دوو لیوایە نییە سەرجەم لیوایەکانی نەک ئیمە بە پارتی و بە یەکێتی و بە سۆشالیست و بە پاسۆک و بە شوعی و بە هەمووی دەگرتەوە ئەوە نییە برێ بەزە بۆ لیوای مەبی ئاگادار بە ئەها وەڵ زۆر باش ئەو ڕوونکردنەوە باشە ئەین کێشەکەوە نییە بەس ئەوە بی ئەوە سیفاتێکی بڕیارێکی وەزارەتی پێشمەرگەیە لەو بارە باشە چی ئێستا دەوام دەکات لە وەزارەتی پێشمەرگە تا پیا و تەلەفۆنی لە بۆ بکاتن نانە دەوێرن دەوێرن کوڕبا بە خوقابیرە چینە کاگەی خۆ چینگۆ زەلامی لە ناو بازاری لێ نادێ زەلامان بە بەلاش لێ نەدایە کاکە کورنانە دەستان خۆش بێەوە جوانێکی کۆنتانە لە هەشتاکان کردان بە قوربان ئەنا ناوە قەزم لەوەی دێ خوقابیلە لۆ ئەمە بەزار و دەوین خۆ بە کلاشیکۆفی ئەوە ناکەین خەڵک لۆ لێمان دەترسێ بەس تەلەفۆن دەکەن ئیتر جوابیان نەداوە ئەو زۆق خۆیانە گرنگەوی لەسەر من زۆر باشە سپاس دەکەم وەڵا کاگەی من خەڵک داوا دەکات ئەگەر نەیکەی دەڵێ ئەها تەنسیقی هەیە یان خاتریان دەگری ئەزانم خۆ یەکەم جارە قسە لەگە دەکەم دوو ئەو دیاردەیە ئەمە دەمانەوێت گەورە بکەین هەتا وازی لێبهێنن یعنی خەڵک لە هەموو دنیا ئەمن دەمێ ئەو ڕوونکردنەوە لە خەڵک بدەم لە هەموو دنیا قەت 100% ناستە دەنگدان بڕوا بکە بەس ئەوە لە دەڤەری مێرگە سۆر لە ژیانم جێم لێ بووە بەخۆش لە ئەوروپا لە ئەڵمانیا ئەگەر نەچیلۆ دەنگدان 50 غەرامە دەکرێت ئەمن نەمزانە کاگەی وڵڵاهی من ئەوم نەزانیا بڕواش ناکەم ڕەنگی ئەو قسەی ئەو لە سویدە و شتانە لە هەموو دنیادای و سەعات ئەڵمانیا هەیە لە خۆت تاقیبکە لە ئەڵمانیا ئەوەی نەچیلۆ دەنگدان 50 ئەوڕۆ دێت تۆمارەوەی پیاوە من نەمزانیە بەڵام کاگەی لە هەموو دنیا قەت 100 خەڵک نەچووە بەس لە دەڤەری بارزانمان زانیە بەنمونە بە ئیسراحات دەزی دەنگەکەی خۆی ڕایت کێشەی نییە نەناو لۆ بڵاوکردنەوەی کاگەی بۆیە دەڵێن مانە قەزم مەزەدە یعنی لە ژیانم ئەمن جێم لە سەردەمی سەدامیش 1970 بووە بەس لە دەڤەری بارزان لە هەموو انتخاباتەی 100 هەمووش لۆ پاردی بووە ئەگەنە لە هیچ دنیا نەبووە 100 هەبی یان ئیجباری بی خەڵکن دەرێن عەسمە دەنگدان بڕوان پێنیە یان نەخۆشە یان مەسەلەن تااقەتی نییە سڕێ بگری ئەوە مافە کەس عقوبە نەدرا من بەڵێ لۆشتێک ناکە کا قادر لۆ نایۆ سلێمانی برات حیمایەت دەکا پیاوی نێتە مەژاتکە وەرە ئیشی خۆت هەر بکە لێرانە کورە کاگەی بۆ لەو ئەوروپایی هاتن نەبەر دەرکەی لیانداینەوە وەرە لێرە بسوڕێەوە حیمایەت بەگەردەم پیاو نێتە مەژاتکە ئەوانە لۆ ئەدە و سویدەی نانی لۆ نایەوە ئێرانە وەرە ئەگەر یەکێک دەستی لۆی نای ئایدی من کاگەی لەو کوردستانەی بەس لە دهۆک 400 کەس شەید بووە لە سلێمانی 20 کەس شەید بووە کەسی باڵاش بوونا خۆ من لەو هەولێرێ بووم 10 ساڵ کاگەی بۆ بەغەڵەت تێم مەگە ینی نامەوێ بچینە سەرەوەی من لەو هەولێرە بوومە 10 ساڵ بپرسە لە هەموو مزاهرەی لە پێشەوەش بوویمە چەندین جار تەقەمان لێ کرایە لەو ئەمە دەرچوویمە لە کوردستان ئیتر بزانە لە هەموو مزارە چێولێرش لە پێشەوە بوومە بەس ئێستا کەتینە ئێرە بڕوا بکە 50 شکایەتم لەسەر هات بەس بە شکایەتی ئێستاکە 100 ساڵم دەخەنە ژۆرێ هیچ ناکرێت کۆراوجە لێشمان بگرێ ئەمە کاگەی لەو بەردەم ئەو بەردەکەی ماڵی خۆمان هاتن هەوڵی بەهەرحاڵ ئەزیەتدانیاندان وازمان نەینایە خۆ ئەوانە لێرەش وازمان لێ ناینن کێشە لەوە نییە خۆ ئەمە بەردەوامین لە پەیام و لە ناڕەزایەتیەکانی خۆمان کێشە لەوە نییە بڵێ لە ئەوروپای واتە ژیانت تەمینە نەنا ئەمن ئەسڵان مەکی ئامێدیەوە فرسە دەگە دەمێ هەموو خەڵک بزانن چوونە ماڵی ئاگریان لە ماڵی بەردە بە قوربان کە داعش سیوا ناکە
داعش شتیوە ناکە یعنی جارە قومبەلەیان لۆ نات جارێک ئەولیاندا و من 20 جار هەڕەشەی کوشتنم لێکرا بەس ئەو جارێ ڕوویدا قەزم یعنی کێشەی مە ئەو وازشمان نەینایە وازیش ناینێن و بە کەسیش ناپارێزرێن تۆزەك مەزالی منیش بدە ئەوانە دوو حەدەرێت بیکەسی تەقەی دەکەێت دەبا ئەمنیش مەزالی من بدە ئاخرەت دەڵێ وەرەوە بەڵێ فەرموو ئەتوو کاتێ و کوردستان وعد عادی من هەتا سواری تیارەش دەکەمەوە پیاویش نێ تەماشا ئێتر لێ بکەم لەوە زیاتر کاکە لە هەولێرش کاکە ئێبراهەمە نینەوە قەرات و ئەگە بێمەوە کوردستان ئەیان بە چاردەوروبەری قەراتێ و فلکەی چەپ و منارە و دوو کۆرانی کوران و نەچمەوە دیبەگەی یعنی سەردانی کوردستان تستامی هەیە ئەمە بیرەوەریمان لەگە ئەو شوێنانە هەیە خۆ وانە بەهەرحاڵ کاگەی خۆشحاڵ بووم دەستی شت خۆش بی سوپاس بۆ وەڵامەکانت سوپاس بۆ پاڵپشتی شت خەتمایلی خۆمان بە لەوێندەر بەردەوام بە باشە بۆ لە خزمەت داینە مەمنون سوپاس کاگەی زۆر سوپاس زۆر سوپاس ئیمە بەڵێ پەیتەکی خۆمانەیە تەمەشاکە خۆت بزانە ڕەخنە و مەخنەت چ هەیە دەزانم مانگۆنە دەزانین چه کاگەی وەڵا ئەو حالەمە بەس خەڵک ڕۆحی چووە لە دەنگم دەڵێم قادر نادرم قەپات دەکەم ئێ نازانم هەروە قسە لەگە خەڵک دەکەین وانی قسە لەگەر بکە ئەوەیە کێشەکە دەترسی ئاخر لەبەرەوەی کونیە خراپە بە قوربان لۆ تو ناترسی لۆ خەڵکشکە ناترسی لەگەرمان قسە دەکا بەس ئەوانەی کونییان خراپە دەترسێن برا کێشە لەوەدایە خۆگەنا بە زار و دەوین خۆ ئەمە نە خەڵک سجنمان هەیە نە تەعزیبمان هەیە زار و دەوە بەس خەڵکە دەزانی مەلەفی هەردەدرێتەوە بۆیە دەترسێ زۆر سوپاس کاگەی زۆر سوپاس خزمەت دامە بەسەر سەر و بەسەر بێخۆشحاڵیش بووم هیوادارم زوو تەلەفۆن بکەیەوە باشتی زەرور هەبی دوو خەڵکی وەچیمە لە کوردستانە کاگەی دیفاع لەو خەڵکانە بکەن ئەو ئەمە لە دەرینە حکوومەتەک هەیە بەس ئەو خەڵکانەی لە کوردستانن ڕوبەڕووی ئرهاب دەبنەوە دیفاع لەوان بکەن دەی سپاس دەکەم کاگەی هەروەمان لێ کردەوە وەشی دەکەن تەماشای پەیتەکەش بکەم ئەو خەڵکەی دەبینیم ئیشی من نییە بەڵێ بەس سێزگم بەو خەڵکەی دەستێوانە ئەوەی پێم بکرێ بەژێرەی توانە هاوکاری دەکەم یارمەتی دەدەم من ئەوم پێ دەکرێت وایە نام قەزم لەوەیە کە کاتێک ڕوبەڕووی ئرهاب دەبنەوە نەک مەسەلەی مادی زۆر سپاس کاگەی بۆ تەلەفۆنە کاتت خۆش